چەند گەنجمان هەیە هەموو کاتەکانی خۆی عمری خۆی بە خەڵکەوە بە مسلمانانەوە سەرفەکە لەبرێ بیر کاتەوە چۆن ئومەتی ئیسلامی ڕزگارکە یەت فڵانە مسلمان ئەوەی تەواو نییە فڵانە مسلمان ئەم شتەی تەواو نییە کاری ئێمە بۆتە خۆخۆری ئەفضل مسلمان ئەوەیە دڵی یەک غیلی بەرامبەر بە هیچ کەسێکاتیانە هەر ڕەنگێکی هەبێت مەڵێ ئەوە سەلەفیە ئەوە سۆفیە ئەوە جیهادیە ئەوە حیزبیە ئەوە لا حیزبیە ئەوە نازانم ئەنواع و ئەشکاڵ ناو لێگەڕە لێ بڵێ ئەم کەسە ئەهلی قیبلەیە ئەهلی قیبلە نییە ئەم دڵی کە ئەهلی قیبلەی خۆشەوێ ئەمە تەواوە ئەمە ئەو کەسەیە کە ئەفضل الناسە و گەورەترین کەسە ئەبێ ئێمە بزانین هەر هەمومان لەناو دائیرەیەکی گەورە کارەکەین هەمووان پێکەوە بەخوا ئەم دینە کەسی لێ زیان نییە والله صوفی و سەلەفیکی لێ زیان نییە جیهادی و غیرە جیهادیکی لێ زیان نییە حیزبی و لا حیزبێکی لێ زیان نییە ئەم دینە بەهی هەر هەموویەتی ئێمە هەر هەمومان ئەبێ بۆ ئەو کایە گەورە کارکەین خەڵکی مسلمان خەریکی کارە نەخەوتووە ئیشەکە تۆ بیرکەنەوە مەسەن هەر لە کوردستانە ئەم هەموو کەناڵای ئەلامە ئەیانەوە گەنج فەوتێن ئایا پێیان نەکرێ ئایا مقاومەی منبەریان پێ ئەکرێ بەو هەموو لاوازەیە کە لە منبەرە هەیە سبحان الله خوا بەرەکەتێکی خستۆتە کارەکەوە ڕاستە هەمووی پەرتەوازین شپرزین بەڵام دەستە جەمعی هەمومان پێکەوە کار بۆ دینەکەین نەتیجە سەیرەکەی خەڵکێکی زۆر باشی خواناسی دیندار سەر دەرئەهێنێ لە هەموو سوچێکەوە جیل بە جیل گەنجی جوان جوان یەنە پێشەوە هەمویان خەڵکی تاعەتدار و دیندار و خواناس